ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هەڤاڵانم لە لێژنەی باڵای بازنەیەکی سۆرانی پارێزگای هەولێر بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشوازیمان کرد لە نێردەی چاودێری هەڵبژاردنەکانی یەکێتی ئەوروپا کە هاتبوون بە مەبەستی چاودێریکردنی پرۆسەی هەڵمەتی هەڵبژاردنەکان کە ئەو نێردەیە پەیوەندیدارە بە دەوروبەری هەولێر واتە تیمەکانیان بڵاو بوونەتەوە بە هەموو عێراق کە تیمەکانیان سربەخۆن و چاودێری ڕاستەقینە ئەکەن لە ڕووی سیاسی تەنانەت بارودۆخی لۆجستی و دارایی و یاسایی کۆمیسیۆن هەڵبژاردنەکان لەسەر جەمبوارەکان پرسیاریان لێکردین ئێمەش واقع بینانە زۆر بەڕاشکاوی بەڕازگۆیی چی هەیە پرۆسەکە چۆن بەڕێوە ئەچێ ئەو پرۆسە هێمن و ئارام و لەسەرخۆی دەستمان پێکردووە لە بازنەیەکی سۆران و لایەنی بەرامبەرمان و شێوازی کار و کاردانەوەیان باسمان کرد بۆیان واتە کۆی ئەو پرسیارانەی لە چوارچێوەی دانیشتنە 2.5 ساعت پرسیاریان لێکردین ئێمە وەکو خۆی وەڵامماندانەوە ئامانج لە هاتنی تیمەکەی ئێمە پەیوەست بە پرۆسەی هەڵبژاردن لە یەکێتی ئەوروپا و چاودێریکردنی هەڵبژاردنەکان ئێمە وەک چەند تیمێک گەشتینە فڕۆکەخانەی بەغداد پاشان تیمێکمان هاتین بۆ هەولێر لەگەڵ نوێنەرایەتی پارتە سیاسیەکان و ڕێکخراوە ناحکومیەکان کۆبووینەوە ئێمە چەند تیمێکی ترمان هەیە کە بەسەر هەموو عێراقدا دابەش دەبن زانیاریمان لەسەر ئامادەکاری پرۆسەکە دەستکەوت هەروەها لەسەر بانگێشتی حکوومەتی عێراق هاتوین ئێمە لە ڕۆژی دەستپێکردنی پرۆسەی دەنگداندا سەردانی بنکەکانی دەنگدان دەکەین